لە بەرهەمەکانی بڕوابوون بە ڕۆژی قیامەت بریتیە لەوە کە ئینسان خۆی لە تاوان و گوناه دەپارێزێت. ئینسان هەر کاتێک کە ویستی گوناه و تاوانێک بکات ئەگەر قیامەتی بیر کەوتەوە واز لە تاوانەکە دێنێت. وەکو دەگەڕنەوە پیاوێک بەتەما بوو کارێک بکات کە کارێکی خراپ بووە، بەڵام هاوڵەکانی پێی دەڵێن فلان کەس بزانە کە قیامەت هەیە ئەو کارە نەکەی، یەکسەر ترسی لێ دەنیشێت و واز لە کارەکە دێنێ و وە کارە خراپەکە ئەنجام نادات. بۆیە یەکێک لە بەرهەمەکانی بیرکردنەوە لە قیامەت و بڕوابوون بە ڕۆژی قیامەت بەڕێزان ئەوەیە کە ئینسان گوناه و تاوان ناکات، زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و ئەو هۆکارانەش دەگرێتە بەر لە دنیادا، ئەو کارانە دەکات کە ئینسان سەرنجامی پێ بەخێر دەگەڕێ و لە دوای مردن سوودیان لێ دەبینێت. ئەنجا چوارەم لە بەرهەمەکانی بڕوابوون بە ڕۆژی قیامەت بریتیە لە گرنگیدان بە ناوگۆڕ، بریتیە لە خۆ پاراستن لەو کار و کردەوانەی کە سزای ناوگۆڕیان لەسەرە، کە سزای دەشتی مەحشەریان لەسەرە و کە سزای دۆزەخیان لەسەرە و ئینسان پێی دەچێتە دۆزەخ، و هەروەها دەستگرتن بە هۆکارەکانی ئەو هۆکارانەی کە ئینسان دەپارێزن لە سزای ناوگۆڕ و هەروەها لە دەشتی مەحشەر و لە دۆزەخ ئینسان وا لێ دەکات هانی دەدات بۆ ئەوەی واز لە کردەوە خراپەکان بێنێت و واز لەو هۆکارانە بێنێت کە تووشی سزای ناوگۆڕی دەکەن. و پێنجەمین لە بەرهەمەکانی بڕوابوون بە ڕۆژی قیامەت ئەوەیە کە ئینسان پێی دڵ ئارام دەبێت، ئەوەیە کە ئینسان هیوا و ئەمەلی بۆ پەیدا دەبێت، ئەوەیە کە ئینسان خەم و خەفەتی پێی دەڕەوێتەوە، ئەوەیە کە ئینسان لە دنیادا کارەکانی دەبەستێتەوە بە قیامەت، ئەوەیە کە ئینسان هیوا و ئەمەلی بۆ پەیدا دەبێت. بۆچی؟ چونکە خوای پەروەردگار دەفەرمێت والله خەیر و ئەبقا، ئەوەی کە لە لای خوای پەروەردگار هەیە لەو پاداشتەی، لەو ڕەزامەندیەی، لەو خۆشی و ناز و نیعمەتەی کە خوای گەورە بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە، خوای پەروەردگار دەفەرمێ هەم چاکترە و هەم دەمێنێتەوە و بەردەوامە، بەڵام دنیا لە ناو دەچێت. بۆیە لە ڕاستیدا ئینسان بەهۆی بیرکردنەوە لە ڕۆژی قیامەت دڵ ئارام دەبێت و هیوا و ئەمەلی بۆ دروست دەبێت و دڵی خۆش دەبێت کاتێک کە بیر لە پاداشت و ڕەزامەندی خوای پەروەردگار دەکاتەوە.